هەموارکردنەوەی یاسای چەک لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستاندا لە ئێستادا یاساکە ئاراستەی سەرۆکایەتی هەرێم کراوە بۆ پەسەندکردنی هاوڵاتیانی شتاوا دەکەن یاساکە بە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵەوەشدا داواکارن کە فەوج و لیوە بەدەر لە یاسا لە هەندێک ناوچە دروست نەکرێت بۆ ئەوەی چەک بەتەنها لە دەستی یاسادا بمێنێتەوە. بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە بەڕێز عەبدولناسر ئەحمەد ئەندامی لیژنەی ناوخۆ و ئاسایش لە پەرلەمانی کوردستان لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. کاک عەبدولناسرم کاتت باش بێت. دیارە پێشتر پرۆژە یاسای تایبەت بە بەکارهێنانی چەک هەبووە، بەڵام ئەم یاسایە لە چەند بڕگەیەک و مادەیەک هەموار کراوەتەوە. بە دیاریکراوی ئەو بڕگە و مادانەی کە یاساکەی تێدا هەموار کراوەتەوە کامانە بوون؟ بەڵێ بەیانیتان باش. باشتر. بەیانیتان باش. بەڕاستی هەموارکردنەوەی یاسای ژمارە 16 ساڵی 93 لە ماوەی پێشووە هاتە پەرلەمانی کوردستان لەلایەن وەزارەتی ناوخۆ بە تایبەتی جەخت ئەکرایەوە بۆ ئەوەی ئەو یاسایە هەموار بکەینەوە. یاسای چەک بەڕاستی یاسای چەک ئەگە سوودی زۆرە ئەگەر بێت و یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێ و بڕاتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە خۆتان باش ئەزانن لە ساڵی 93ەوە یاسای چەکمان هەبووە لە هەرێمی کوردستان، بەڵام بە تایبەتی هەتاوەکو ئێستاش هەروەکو خۆی ڕۆشتووە هیچ گۆڕانکارێکی وای بەسەردان هاتووە. بۆیە ئێمە لە مانگی پێشوو لە یەکی سێی ساڵی 2022 هەمواری یاسای چەکمان کردەوە و دەنگی لەسەر درا و دوای ئەوە ڕەوانەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کراوە بۆ واژاوکردنی و هەروەها ئینجا لە دوای ئەوەی کە لە واقعی کوردستان دەرئەچێ بۆ جێبەجێکردنی. بەڕاستی ئەم یاسایە ئەو گۆڕانکاریانەی بەسەردان نەهاتووە کەوا بڵێن ئەم یاسایە لە سەد جێبەجێ بکرێ. ئێمە ئەگەر سەیری ئەو یاسایە و ئەم یاسایە بکەین تەنها لە هەندێ مادە و لە هەندێ خاڵ ئەبینین هەندێک لە دەسەڵاتەکان قۆڕخ کراوە بۆ هەندێک کەس و هەروەها ئەو لە ڕووی سزا و داراییوە هەندێک لە مادەکان سزاکان زیاد کراوە و هەروەها ئەو سزایانش کە دەسەڵات بدرێ بە وەزیری ناوخۆ لە 132 داهات و سزاکان هەمووی بگەڕێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ لەلایەن وەزیری ناوخۆوە دابش بکرێتە سەر ئەو دام و دەستگایانە. بەڕاستی سزاکان زیاد کراوە هەندێک لەو کێشە و گیر و گرفتانە. ئێمە ئەگەر بێت و سەیری باسی یاسای چەک بکەین بە تایبەتی لە هەرێمی کوردستانە یاسای چەک جێبەجێ ناکرێ. ئەگەر هێزی سەیری هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و ئەو دام و دەستگایانە بکەین زۆربەی زۆری هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایی چەکی خۆیانە لە دوای دەوام چەکەکانیان پێوە ئێننەوە بۆ ماڵەوە لەبەر ئەوەی ئەمان نییە مەشجەب نییە بۆ ئەوەی چەکەکانیان تیادا بنێن و هەروەها خۆمان باش زانین هەموو شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کوردستان جەماوەری لادیەکان پشت و پەنای هێزی پێشمەرگە بوون، هەمووی هێزی پشتگیری بوون، هەموو هاوکاری پێشمەرگە بوون، ئەمانە هەمووی چەکدارن، هەموو چەکیان بووە. لە دوای ئەوەش اینجا لە ڕاپەڕینی ساڵی 1991 و هەروەها لە ڕزگاری عێراقا لە 2003 کۆمەڵێ چەکی زۆر دەست هاوڵاتیان کەوتووە. بەڕاستی ئەمانە ئەبێ هەمووی جێبەجێ بکرێت. بۆیە من بە ئاسانی نازانم ئەم یاسایە هەرچەند لە سەرۆکایەتی هەریم شۆ دەرچێ جێبەجێ بکرێ، لەبەر ئەوەی ئێمە ئەبینین ئەم یاسایە جێبەجێ ناکرێ و هەروەها بەس ئەوەیە یاسا دەرکردنە. لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بێت و یاسا دەرکەین دەیان یاسای ترما دەرکردووە هەتا ئێستا نەڕۆیشتۆتە بواری جێبەجێکردنەوە. یاسای چاکسازی لە موچە و دەرماڵی پلە باڵەکان، یاسای کارەبا، یاساکانی تر بەڕاستی وای لێ هاتووە یاسا ئێمە هەر تەنها یاسا دەرەکەین بەڵام بیر لە جێبەجێکردنەوەکەی ناکەینەوە. ئەمانە بە ئاسانی جێبەجێ ناکرێتەوە. ئێمە ئەگەر بێت و سەیری ئەو خەڵکە بکەین ئەو چەک و ئەسلحە و شتەی دەست کەوتووە بەڕاستی لە کاتی نەهامەتیەکانە وەکو لە هاتنی شەڕی داعش، هاتنی سوپای عێراق، ئەمە هەموو ئەو خەڵکە بە چەکی خۆیەوە ئەڕوا بەرگری لە خاکی کوردستانەکە. بۆیە من ئەمەلم نییە ئەو هیچ یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێ، وەکو ئەوەیشی ئێستا ئەبینین لە دەرەوەی یاسا، لە دەرەوەی حکوومەت لە هەولێرەوە
هێزی چەکدار دروست ئەکرێ، فەوج دروست ئەکرێ، لیوا دروست ئەکرێ، خەڵکانێک چەکدار ئەکرێن. بەڕاستی ئەوانە چۆن کۆنتترۆل ئەکرێن ئەگەر حکوومەت خۆی مەبەستی بێ ئەو هێزانە چەکدارەکە، وەکو ئەوەی کە بینیمان لە ڕۆژانی پێشوو لە چەمچەماڵ کارمەندێکی ئاسایی شەهید کرا. ئێستا بکوژەکانش لەلایەن حزبەوە داڵدە ئەدرێن و تەسلیم بە یاسا ناکرێ. ئیتر کام یاسا جێبەجێکرێ؟ یاسای چەک چۆن جێبەجێ ئەکرێ؟ سەرڕای ئەوەی کە ئەو یاسانەی تریش لە پێشوە ئێمە واژۆمان کردووە و لە وەقائعیش دەرچووە جێبەجێ ناکرێ. باشە کاک عەبدولناسر، ئەو بەندانی کە لە یاسای چەک لە هەرێما هەیە هەندێکیان بۆ نووسینی هەندێک لەو یاسانە سوود لە یاسای چەک لە عێراق بێنراوە کە داڕێژراوەوە یاخود هەموار کراوەتەوە بۆ پێی نزیکیەکی جوگرافی و ژنگەیمان هەیە لەگەڵ عێراقدا. پێ دوایە ئەم یاسایانە بۆ هەرێمی کوردستان بۆم بەردۆخی ئێستا هەرێمی کوردستان گونجاوە کە لە یاساکاندا پێڕەوەکرێ؟ نەخێر، لەبەر ئەوەی ئێمە ئێستا لەگەڵ عێراقا هاوسنوورین و دوای ساکە بە تایبەتی لە ناوچە ناکۆکی لە سەرەکان، لە ناوچەکانی کەرکووک، خانەقین، داقووق، دووس قورمات و هەموو ئەو سنوورانەی کە ئێمە لەگەڵی ئەوانە ئایا ئەو هاوڵاتیانەی کە ئێمە مۆڵەتی چەکیان پێ ئەدەین چۆن هاتوچۆی ئەوێ بکەن، یان ئەوانەی کە لەوێ هاتوچۆی کوردستانەکەن و پێشمەرگەن چۆن مۆڵەتی چەکیان پێ ئەدرێ، یان چۆن ئەو خەڵکانە لەگەڵیانە بەو یاسایە ڕێکێخرێ. بەڕاستی من مقنع نیم بەوەی کەوا ئەم یاسایە جێبەجێ بکرێ و هەروەها ئەم یاسایەش تەنها هەندێ بڕگە و مادەی تایە زۆر باشە، بەڵام لەم یاسای قەناعەت بکەن یاسای ڕاوکردنی تیانە. لە ڕاوکردن لە هەموو وڵاتانی عالەمە، لە هەموو وڵاتانی عالەمە یاسای هەیە و هەروەها یاسای هەڵگرتنی چەکی ڕاو هەیە، بەڵام لەم پرۆژە یاسای ئێمە مۆڵەتی هەڵگرتنی چەکی ڕاوشی تیانە، بۆیە کەم و کورتی تایە، زۆر کەم و کورتی تایە و لەوانەی شەهر ئێمە پێدەڵێم تەئکیدەن ئەم پرۆژە یاسایی کە ئێمە هەموارمان کردێتەوە لەسەر یاسای چەکی عێراقی و لەسەر یاسای ژمارە 16 ساڵی 93 هەندێ بڕگە و مادە زیاد کراوە بۆ وەرگرتنی ڕسوماتێکی زۆر و هەر وەرگرتنی غەراماتی زۆر، سزای زۆر بۆ ئەوەی کە حکوومەت ئیسفادە بکە لەو پارەیەوە. دەسەڵاتەکانیش دراوەتە وەزیری ناوخۆ بۆ پێدانی مۆڵەت و هەروەها بۆ سەرفکردنی ئەو پارەیەکەوە لەو داهاتە ئەگەڕێتەوە. بەڕاستی داهات نابێ ئەوە بگەڕێتەوە بۆ وەزارەتی ناوخۆ، ئەبێ هەموو داهات بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی، نەک بۆ وەزارەتی ناوخۆ کە ئەو بە ئارەزوی خۆی سەرفی بکە. باشە کاک عەبدولناسر، دیارە بە پێی قسەکانی تۆ ینی دووبارە هەموارکردنەوەی یاساکە هێشتاش کەم و کورتی تێدایە؟ کەم و کورتی زۆر تایە، نەکرد کەم و کوردیشی تایە. کەواتە بۆچی لە کاتی هەموارکردنەوەی یاساکە هەوڵ نەدرا بە شێوەیەک بێت کە ئەو کەم و کورتیانی تێدایە چارەسەر بکرێت؟ زۆر پەرەپەلی لێکرا، ئێمە زۆریش داکۆکیمان کرد لەسەر ئەوەی کە پرۆژە یاسای چەک ئەوەی ساڵی 2016 هیچ کێشە و گیر و گرفتێکی نییە، بەڵام ئەوان مەبەستیان بوو، مەبەستەکەیان ئەوە بوو تەنها بۆ داهات و ئەمانە، بەڵام خۆشتان نەزانن لە پەرلەمانە ئێمڕۆ زۆرینە و کەمینەیە، بۆیە ئیتر بەو شێوە ڕۆیشت. ئێمە من خۆم دەنگشم لەسەری نەداوە، من خۆم یەکێکی خۆم دەنگم لەسەری نەداوە، برادرانی تریشمان زۆربیان دەنگشیان لەسەر نەداوە، بەڵام پرۆژە یاساکە هەر ئەڕوا لەبەرەوەی ئەمڕۆ لە پەرلەمانە خۆتان باشە زانن کەمینە و زۆرینە و دەنگی خۆمان چۆنە. باشە کاک عەبدولناسر، کەواتە ناتوانرێت پێشەوەی ئەم یاسایە دەنگی لەسەر بدرێت لە کاتێکا کە ڕاگیراوە و جارێکی دیکە هەوڵ بدەن یاساکان هەموار بکەنەوە کە بەپێی پێویستی یاسای چەک لە هەرێمی کوردستان و مەترسی لەسەر ژیانی هیچ وڵاتێک دروست نەکا، ئەو کاتە جارێکی دیکە ئەم یاسایە ڕەوانە بکرێت لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدرێت. بۆچی هەنگاو بۆ ئەمە ناندرێت کە باز لەوە دەکەیت کە یاساکان تا ڕادەیەک کەم و کورتی تێدایە؟ هەموو یاساکان کەم و کورتی تایە، نەک هەر ئەم یاسایە و ئێمە بەڵام ئەم یاسایە هەر ئەیانەوێ هەندێک لە وەزارەتەکان هەر ئەیانەوێ یاسا دەربکەن، بەڵام یاسا جێبەجێکردنەکەی زەرورە، نەک یاسا دەرکردن. من ئەگەر یاسایەکیش دەربچێ بەڵام نەکەوێتە بواری جێبەجێکردن و جێبەجێ نەکرێ بە هەر ئێمە یاسامان هەبێ. یاسا چیەکراوی ئەو وەزارەتانە چێن کاک عەبدولناسر؟ مەسەڵەن پێشتر ئێمە لەسەر یاسای چاکسازی، یاسای چاکسازی 3 ساڵ ئێمە یاسای چاکسازیمان دەرکردووە، بەڵام هەتای سەر خاڵێ لە خاڵەکانی جێبەجێ نەکراوە. یاسای کارەبامانێ، یاسای
ئەوانەی زیندانیانی سیاسی ئەوانەمان هەیە بەڕاستی یاسا دەرەکەین بەڵام جێبەجێ ناکرێت هەتاوەکو ئێستا ئەوە یادی ئەنفال دێتە پێشەوە ئێمە لە یاسا ئەبێ هەر کەسێکی زیندانی سیاسی لە کاتی ئەنفال ئەبێ موچەی هەبێ ئەبێ زەوی پێ بدرێ ئەبێ ئین بێ هەتا ئێستا لە دوای 31 ساڵیشمان بۆیان نەکردووە ئەبێ ئەو یاسایانە چۆن جێبەجێ بکە ئەم یاسایە چۆن جێبەجێ ئەکرێ جا بۆیە من مقنع نیم بەم جۆرە یاسایانە کە ئێمە هەر بمانەوە یاسا دەربکەین و بڕوە یاسا جێبەجێکردنی ئەوێ و پشتیوانیەکی باشی ئەوێ باشە کاک عەبدولناسر لە یاساکە داهاتوو کە هەندێک کەس ئەتوانن چەکی بێمۆڵەت هەڵبگرن ئەوانی ژۆک و سەرۆکی هەرێم و پەرلەمانتاران و سەرۆکی حکوومەت و وەزیرەکان و هەندێک کەسی تر کە ئەتوانن چەکی بێمۆڵەت هەڵبگرن بۆچی ئەولەویەت بەو کەسانە دراوە لەگەڵەوەشدا ئەمە هۆکارێک نابێ هەندێک جار کە فەوجی لیوە بەدەر لە یاسا پێک بهێنرێت و دروست بکرێت کامەش کێشەیەکی گەورە پێم وا بێت بۆ کۆمەڵگەشت دروستەکە من خۆ لە قسەکان ما وتم ئەوەی کە ئێستا ئەو فەوجلیوانە دروستەکەن ئەمە هەمووی بەدەر لە یاسایە ئەی چۆن ئەبێ من باسرشم کرد وتم هەموو هێزەکانی ناوخۆ زۆربەی ئاسایش پۆلیس پێشمەرگا کارمەندانی پۆلیس ئەمانە هەمووی چەکی خۆی پێیە ئەمە چۆن یاسا لەسەر ئەوە تەطبیقەکەی ئەڕواتە دەوام چەکەکەی پێ دێتەوە ماڵ چەکەکەی پێیە لە یاساکەش دەسەڵات بەوانە نەدراوە تەنها بە ئەفسەر بەرەوسەرەوە دەسەڵاتی پێدراوە چەکی پێبێ ئایا ئەمە چۆن چارەسەرەکرێ ئایا ئەمە چۆن هێزێکی نظامی دروستەکرێ ئەو کاتە یاسا جێبەجێکرێ کە ئێمە هێزێکی نیشتیمانیمان هەبێ بارەگای تایبەتی خۆیان هەبێ میرەیان هەبێت چەک و تەفاقەکانیان لەوێدا بنێن دیاریکراوی و ئەمن و ئەمان بێ بەڵام ئێمە هەر ڕۆژ ناڕۆژە لەیلاوە داعش و جومەکە لەولاوە حکوومەت و جومەکە لەولاوە حکوومەتی عێراقی بەڕاستی ئێمە وامان لێ هاتووە ناتوانین چەک چۆن لە دائەنرێ بۆیە ئەم یاسایە جێبەجێ ناکرێ باشە کاک عەبدوڵ ناسر دیارە پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتریش بەڕێز خوبات ساڵەبانی داوای ئەوەی کرد کە با بڵێن چەکدا بماڵدرێت و یاسای بەکارێنانی چەک بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم هەنگاوی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەریەکانی چی دەبن و لە هەمان کاتیشدا بە تایبەترە و لایەنانەی کە پابند نابن بەم داواکاریاوە کێن بەڵێ بەڵێ ئێمەش تەمعان ئەمانەوێ یاسای چەک بۆ هەر هەموو بێ یاسای چەک یاسایەکی باشە ئەگەر بێت و جێبەجێ بکرێ بەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ فەرق و جیاوازی بەڵام ئێمە چی بکەین ئەگەر هێزێکی نیشتیمانی نەبێ ئەو هێزە سەر بە هیچ حزبولایەنێ نەبێ هێزی نیشتیمانی بێ بۆ پاراستنی وڵات و نەک هەندێ لەو حزبانە ئێستا کە ئەیانەوێ فەوج و لیوا بەدەر لەو هینانە دروست بکەن لە یاسای حکوومەت چەکداریانەکان وەکو ئەوە بینین کە خەڵک شەی دەکرێت داڵدەیان ئەدەن ئەمەی تر چۆن یاسا جێبەجێکرێت بە قەناعەتی من یاسا جێبەجێ ناکرێت باشە پلانی لیژنەی ناوخۆ و ئاسایش لە پەرلەمانی کوردستان کە تۆ یەکێکی لاندامانی ئەو لیژنەیە لە ئێستای و بۆ داهاتووش بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە چییە بێت؟ وەڵا ئێمە ئومێدەکەین یاسا جێبەجێ بکرێ بەڵام ناکرێ قسەکردنیش بەڕاستی وای لێ هاتووە تەنها بەس قسەکردنە ئێستا هیچ یاسایەک ناڵێم بەس یاسای چەک ئێمە گەر بڵێن سەیری یاسای هین بکەینەوە 3 ساڵە یاسای چاکسازی جێبەجێ نەکراوە یاسای ئەوەی پلە باڵاکان جێبەجێ نەکراوە لەلایەک شووە حکوومەت ئەڵێ یاسای چاکسازیمان جێبەجێ کردو و باشترین یاسا و ئەمە و ئەوە بەڵام وانێ شتەکان یاسا جێبەجێکردنی ئەوێ بە شێوەیەک لە 90 جێبەجێ بکرێ نەک هەر بەدەم بێ بۆیە ئێمە ئومێدەوارین یاسای چەکیش وەکو ئەوانە نەڕواتە گۆمەوە یاسای چەکیش هەندێکی جێبەجێ بکرێت سوودی زۆرە بۆ ملەتەکەمان بەڵام بەداخەوە من ناومێدم بەڵێ سپاس عەبدولناسر ئەحمەد ئەندامی لیژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمانی کوردستان سپاس کە لەگەڵ مابووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە